ئەوە چییە؟ بە فرمێسکت کە لێرە تەواو کرد بۆچی گیانەکەم تاکەی ئەوە ڕوو لە هاوسەرەکەت ناکەی پێم بڵێ ها کێشەی من نییە سەیرم مەکە و سەیرت ناکەم. باشە ئەوەی کە تووڕێ حەقی خۆتە ڕاستە بەڵام لەبیر نەکەی ئەو ژنە جوانەی من خۆم دڵی چاک دەکەمەوە پێم بڵێ بۆ لە هاوسەرەکە تووڕێی پێم بڵێ بۆ تووڕێی تۆ هاوسەرم نی تۆ پیاویتە ئەوە چییە؟ یانی تۆ بە پێم نتێناوە؟ دوای 10 ساڵ هاوسەرگیری ئەوە کۆتایی پێبێت ئەوە بەو ئاسانیە پەیوەندیمان نەمێنێ وەرە پێم بڵێ دەڵێ چی من و تۆ بچینە لای باوکت و گرێ بەستەکە نوێ بکەینەوە. چییە؟ تۆ غیرەتت نییە ها؟ دەزانی هاوڕێکەت سعد چی بۆ هاوسەرەکەی دەکا؟ سێ جانتای مارکەی بۆ کڕیوە لەوە زیاتر چی پێم بڵێ؟ بە ناخێری گیانی مەریەم و سعدیش ئەوە چیان بەسەر من هێنا بەداخەوە من جوانترین دیاریم بۆ تۆ هێناوە. باربی باربی؟ من بە جوانی دەبینی تا باربی بۆ بکڕی؟ نا جانتای باربی بەربەری ئەمە گران بەهایە زۆر سپاس سپاس ئەی باشترین هاوسەری دنیا خوا لە منت دەستێنێ. شایەنی ئەی جوانترین باربی بەخوا نیشانت دەدەم مەری